بەڵێ کاک عەلی سڵاو لێبێ و سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. هۆکاری کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا لە هەولێر چییە؟ بەڵێ زۆر سوپاس کاک مەریوان. بە حقیقات هەروەکو لە دانیشتنمان لەگەڵ بەڕێوەبەری گشتی کارەبا و ڕۆژانە لەگەڵیان لە گفتوگۆداین چ لە ڕێی لیژنەی وزەی ناو ئەنجومەنی پارێزگا چ وەکو دەستەی سەرۆکایەتی و لە ماوەی ئەو هەفتەشدا لە کۆبوونەوەی دوێنێ بڕیارماندا کە بەڕێزیان بێتە ناو ئەنجومان و هۆکارەکان و ڕوونکردنەوەیەک بدا بە ئەنجومان هۆکارەکان بەگشتی. ئەوەی لە نەتیجەی گفتوگۆیەکانمان لەگەڵ بەڕێزیان دیارە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای هەولێر یان بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی یان بەڕێوەبەراتی گشتی کارەبای دهۆک ئەوانە بەڕێوەبەراتی گشتی دابەشکردنی کارەبان ئەوانە بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی کارەبانین و بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی کارەبا لەسەر ئاستی هەرێمی کوردستانە دیارە ئەوەش کاری پەرلەمانەکە دەبێت بە دوواداچوونێکی سەر بکە. هۆکارە سەرەکیەکان ئەوەیەکەوە لە ئێستادا خواست لەسەر کارەبا زۆر بووە لە هەمان کاتدا لەبەر هۆی گەرما ئەو وێستگانەی کارەبا بە کەفاعەتی تەواوی خۆیان ئیش ناکەن کە 125 مێگاوات مەفروزە بدا بەڵام لەبەر هۆی گەرما ئێستا نزیکەی 90 تا 100 دەدا و خاڵی سێمیان ئەوەیەکەوە 6 وێستگا لە دهۆک دوان لە هەولێر دوان لە سلێمانی ئێستا لە کار کەوتون بەهۆی نەبوونی گازوایل. ئەوانە کێشە سەرەکیەکانن کە بۆ بەڕێوەبەراتی گشتی دابشکردنی کارەبایەکان دروست بوونە چ لە دهۆک لە هەولێر لە سلێمانی بۆ هەولێر لەبەرەوەی خواستێکی زۆر زیاتری لەسەرە بۆیە لە هەولێر کەمتر بۆتەوە. واتە ئێوە میوانداری بەڕێوەبەراتی دابشکردنی کارەباتان کردووە، بۆچی بانگهێشتی بەڕێوەبەراتی گشتی بەرهەمهێنانی کارەباتان نەکرد؟ بۆی هۆکاری دیارە کێشەکە لە بەرهەمهێنانی کارەباتە نەک لە دابشکردنەکەیان. بەڵێ بەڕێز کاک مەریوان پرسیارەکەت لە شوێنی خۆیتی لەبەر ئەوەی بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی کارەبا لەسەر ئاستی هەرێمی کوردستانە لە دیوانی وەزارەتە ئەوەش بە پێی یاسای ژمارە 3 لەبەر پرسیارەتی ئێمەدانە بەڵکو لەبەر پرسیارەتی پەرلەماندایە بۆیە زۆر زەڕورە پەرلەمان لیژنەی وزەی پەرلەمان زۆر بە سەریعی بێتە سەرخات و ئەو پرسیارانەی بەڕێستان ئاراستە بکە هۆکاری پێنەدانی گازوایل بۆ ئەودا وێستگەی کارەبا چییە دەبێت بە پەلا ڕوونکردنەوە بدەن چکە بە حقیقات بەڕێوەبەراتی گشتی کارەبایەکان ئەوانە تەنها ئەو کارەبایە بۆیان دێ دابش دەکەن واتە ئەگەر 10 مێگاواتیان بۆ بێ ناتوانن 20 مێگاوات دابش بکەن هەر 10 مێگاواتەکە با دابش دەکەن. ئەوە بۆ سەرجام هەرسێ بەڕێوەبەراتی گشتیەکەی هەولێر و دهۆک و سلێمانی یەکسانە بە هەمان شێوەیە. بۆیە لەو سێ بەشەیکەوە چ لە کۆنتڕۆلی کارەبای هەرێم کە لە دیوانی وەزارەتە چ لە وەبەرهێنانی کارەبا ئەوانە لەسەر ئاستی پەرلەمان دەبێت لێ پێچینەوەیان لێ بکات و بە دوواداچوون بکات هۆکارەکانی چییە بۆ لە کاتی ئێستادا 10 محەتەی 10 وێستگەی کارەبا لە کار ڕادەوەستێت کە بە حقیقت ئەوەش ڕێژەیەکی زۆر نزیکەی 1000 مێگاوات دەکا 1000 مێگاوات بۆ ئەو ڕۆی هەرێمی کوردستان زۆرە کە بەشێکی زۆر کارەبا بۆ هاوڵاتیان دابین دەکا لە هەمان کاتیشدا داوە لە هاوڵاتیان دەکەین بڕۆک اقتصاد لە کارەبایەکان بکەن و بە نەفەسیش داوا لە حکومەت دەکەین پێداچوونەوەیەک بکات لە نرخی کارەبا بۆ ئەوەی هاوڵاتیش زیاتر دەستی پێوە بگرێت. کاک عەلی سەبارەت بە دابشکردنی کارەبا هیچ گرفتێک لە کەرەسەکانی دابشکردنی تۆڕەکانی کارەبادا نیە بۆ پێی لە ماوەی ڕابردوودا لە سلێمانی گرفتی محاویلە هەبوو لە هەولێر هیچ گرفتێکی لەو جۆر نیە لە دابشکردنەکەدا جیاواز لە گرفتەکانی بەرهەمهێنانی کارەبا کە مێگاواتی کارەبا کەم بۆتەوە. بەڵێ خۆی گرفتی محاویلەکان لێرە و لەوەیە کارێکی ڕۆژانەیە بەڵام ئەوەندە گرفتێکی گەورە نیە لەوانەیە بە ماوەی سەعاتێک لەلایەن بەڕێوەبەراتی گشتی کارەبا چا بکرێتەوە یعنی زۆر جار کەمبوونەوەی ئەو ئۆیلەی کە لە ناو محاویلەکەیە زۆر جار زۆری لۆت لەوانەیە فیوزێک بکە ئەوانە زۆر بە سەریعی چاک دەکرێنەوە کاری ڕۆژانەی کارەبایە و چاکردنەوەی کارەبایە بەڵام بەرهەمهێنانەکە ئەوە گرفتی سەرەکی بۆ بە حقیقت کە بۆ ئەو وەرزەی ئێستا دروست بووە لە هەمان کاتیشدا کارەبا لە هەولێر زیادبوونی خواستی هاوڵاتیان کارەبای نیشتیمانی چەند کاتژمێر دەدرێت بە هاوڵاتیان لە هەولێر؟ ئێستا لە ئێستادا نزیکەی هەندێک جار 14 سەعاتە 13 سەعاتە 15 سەعاتە بە حقیقت بە پێی ڕۆژیش لێرە و لەوێ لە هەندێک لە بەشەکان کەم و کوڕی و زیادوو و کەمی تێدا دەبێت. بۆ چارەسەری بەپەلە چی ئێستا ڕەنگە نەتوانرێت بەرهەمهێنان بەم جۆرە لەبەرەوەی دەوێستگە لە کار کەوتووە بەهۆی دابینەکەی سوتەمەنیەوە نەتوانرێت کێشەکە بەم جوانە چارەسەر بکەیت بەڵام پێدانی یاخو زیادکردنی کاتژمێرەکانی کارەبای مۆلیدەکان
ئەمە یەکێک نیە لە ڕێگا چارەکان یاخۆ چیتان کردو بۆ ئەمە؟ بەڵێ ئەوەشیان طبعاان لە هەمان کاتدا لەگەڵ لێژنەی ناو پارێزگای هەولێر کە ئیشرافی سەر هەموو مۆلیدەکان دەکات لێژنەی ئێمە کۆبنەوەی لەگەڵ ئەوانش کردووە کە هەم بە حقیقات ئەمپێریەی کارەبایە کێواتە تەجوەکە زیاد بکەن چکە بە حقیقات کەیڤیەکەیان کەم کردوێتەوە ئەوەش لایەنێکی گرفتی دیە کە بۆ ئەوی مۆلیدەکان بە تااقاتی خۆیان ئیش بکەن و ئەو کارەبای دەگاتە هاوڵاتیان بە تەندروستی بیانگاتێ بتوانن بەکاری بێنن هەم بەپێی ئەو نرخەی کەوا هەیە کاتژمێرەکان زیاد بکەن و هاوڵاتیش ئیسعدادی هەیە بەپێی زیادبوونی کاتژمێرەکە پارەی خۆی بدات. ڕزامەندیان دەربڕیوە کە کاتژمێرەکانی کارەبا و کاتی کارەبای نیشتیمانی نامێنێت کارەبای مۆلیدەکان هەڵبکرێت؟ بەڵێ خۆی سوتەمەنیەکان بە نرخی خۆیان دەکڕن ئەگەر ئێستا سوتەمەنی تقریبان بازار و حکومەت وەکو یەکە بۆیە زۆر گرفتێکی ئەو تۆ لە سوتەمەنی بۆیان پێیان نەبووە سوتەمەنی مەوجودە لە بازار ئێمە داوا لە وەزارەتی سامانە سروشتیەکان دەکەین بە سووترین کات گازوایل بوو ئەو یەکە وێستگانە دابیم کە ئەوانەی کەوە ئێستا لە کار کەوتون دەوێستگە زۆرە بۆ کاتی ئێستا بە حقت 1000 مێگاوات کەم بکرێتەوە ئەوە یعنی دەکا نرخی دابینکردنی سەدێکی کارەبایی سەدێکی ئاو بۆ کارەبا کە ئەوەش بە شێوەیەکی بەرچاو کارەبای کەم کردوێتەوە. کاک عەلی دوور لە بابەتی کێشەی کارەبا کەیسی نەخۆشخانەی شەمامک چی بەسەر هاتێ ئەو کۆدادەچوونەکانی ئێوە کۆنجومەنی پارێزگای هەولێر بەتایبەت کە باز لەو دەکرێت پارێکی زۆر لەو پرۆژەیەدا دیار نەماوە؟ بەڵێ کاک مەریوان حەسان بە حقیقات پرۆژەی شەمامک بنکەیش تەندروستی بوو کە وەگەر خستنیان هەندێک شتی نادیاری تێدا بوو ناڕوون و ناشەفاف تێ دیار بوو دوای ئەوەی ئێمە بڕیارمان دەکە ئیمتیازات لە شخصی یەکەم و بەرپرسی دووەم لەو بنکەیە بسێندرێتەوە نووسراوەکەمان ئاراستەی بڕیارەکەی خۆمان ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر کرد و ئەوان ئێستا لێژنەی لێکۆڵینەوەیان دروست کردیە و داوای نوێنەریان لە ئێمە کرد بەڵام بەپێی یاسا ئێمە ناتوانین نوێنەردا بنێن بۆیە سەرپەرشتیاری ئەو لێژنەی لێکۆڵینەوەی کە داواکاری گشتیش تێدایە سەرۆکی لێژنەی تەندروستیمان دیار کرد بە سەرپەرشتیاری ئەو لێژنەیە کە ئێستا کارەکانی خۆیان ئەنجام دەدەن لێکۆڵینەوەکان بەردەوامە بەڵام ئەوەی لێتان نەشارمەوە ئێمە دوێنێ لە ئەنجومەنی پارێزگا لەسەر کەیسی باڵەخانەی وزەی هەولێر دانیشتین کە ئەویشیان تەواو نەبوو بە هەمان شێوە لەوانەیە کەموکوری تێدا هەبێت و هەندێک لە پارێزیات سرف کراوە بۆ کرێی باڵەخانەکە لە کاتێکدا ئەو پارێ ئەگەر یەک لە سەرچاری بدرابا بۆ تەواوکردنی باڵەخانەکەیان ئەوە پێویستی نەدەکرد بەکرێ بگیرێت بۆ ئەو دوو فەرمانگەیە و بۆ نمونە زیاتر لە ملیارێک سرف کراوە بۆ کرێی باڵەخانەکان لەو ماوەیە بەڵام ئەگەر 300 ملیۆنیان دابین کرد بە باڵەخانەکە بە تەواوی تەواو دەبوو و دەکەتە گەڕ. بەڵەویستمە و پرسیار لێکەم لەسەر باڵەخانەی کارەبای هەولێر دیارە خۆت وەڵام هەدایەوە سپاس بۆ عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی.